ئەو داشکارانەی لە بلاک فرایدەی ئەنجام دران ڕاستی بوون ئەوە بە دووارەچوونی 1964 بوو بۆ نرخەکان لە بلاک فرایدەیدا، بەڵام بلاک فرایدەی بێ ساختەکاری نەبوون، دوو شوێن بەهۆی ساختەکردن لە نرخەکانیان سزادران. زۆر جار لە هەرێمی کوردستان وا باز دەکرێت کە مارکێتێک یاخود بازارێک یاخود کۆمپانیایەک داشکاندن بۆ کەلوپەلەکانی دەکات، بەڵام هاوڵاتیان گومانیان لە نرخەکان هەیە و پێیان وایە نرخەکان یاخود داشکاندنەکان ڕاستی نین. بەپێی ڕێنماکانی چاودێری بازرگانی بێت دەبێت هەر بازار و کۆمپانیایە کە داشکاندن دەکات دەڕۆژ پێشەوە لیستی ئەو ئایتم و کەلوپەلانەی کە داشکاندنی بۆ دەکرێت، نرخە ڕاستەقینەکەیان و لەگەڵ ئەوەی کە بۆی دادەشکێنرێت بینێرێت بۆ چاودێری بازرگانی، ئەوانش موافقەت دەکەن دوای بەدوایچوون و ڕێگەیان پێدرێت داشکاندن بکەن. بەپێی ئەوەی کە لە ڕۆژی هەینی لە بلاک فرایدەی ئەنجامدرا، چاودێری بازرگانی چاودێری تون و تۆڵی داشکاندنەکانی کردووە و بەگشتی لە نرخەکان ڕازی بووە، بەڵام دوو شوێنیان سزا داوە. یەکێکیان ئەوە بووە کە دۆلاری بە 152,000 مامەڵە پێکردووە، لە کاتێکدا دەبێت بە 132,000 دینار بێت، و لە شوێنێکی تریش ئەو کەلوپەلانەی کە خستونیەتی ڕوو داشکاندنی بۆ کردوون کاتێک کەلوپەلەکان بردوونەتە لایەوەی کە کاشێرەکە بزان نرخەکان چەندن دەرکەوتووە کە هیچ داشکاندنێک نەکراوە. ئێمە بە دووارەچوونێکی ورد و تێر و تەسەلمان لەسەر بابەتە کردووە، دەتوانن لە 1964 دۆتکەی ئاردی بیخوێنەوە و بۆ چوونی خۆشتان دەرببڕن لەبارەوەی کە ئایا ئێوە بڕواتان بەو داشکاندانە هەیە کە ڕۆژانە لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ئەنجام دەدرێت.